هەڕۆین لەگەڵیا بزانین ڕۆژگار چیمان بەسەرێنێ. من بەعکسیەوەم پلانم داناوە 2026 چی یەکەم شتی چاک بەڕێوێ. یەکەم لێدوانی ساڵی 2026 پێمان نا ساڵی نوێوە ئەمە چیە و ئەتێ چی پێم ساڵ؟ هیوادارم ساڵی بەدی هاتنی ئاواتی هەموو کەسێک بێ بێجی ئاوازی ناڵم کورد هەموو کەسێکی شەڵا دڵخۆش بێ خواشی فەی نەخۆشەکانمان بێ یەکێک لە خزمەکانم نەخۆشە ئینشاءڵڵا بە زووترین کات باش بێتەوە یەکێکە لە تەمەناکان ئینشاءڵڵا ژیانێکی خۆش بێ بۆ هەموو کەسێک ئیتر تەمەنای خۆشی. ئەی بەنیازی چی لەم ساڵەیە؟ ئەوەڵا کاک دیلا پلانم هەیە لە 2025 ئەتوانم بڵێم زۆربەی خەونەکانم هاتەتی خۆ ئاگاو لێ بوو ئەوە ماوێتی پلانی ترم هەیە. ئای تۆ بەنیازی چی؟ جارە هیچ پلانێکم نییە کاک دیلان. هیچ ێ بۆ؟ هەڕۆین لەگەڵیا بزانین ڕۆژگار چیمان بەسەرێنێ. من بەعکسیەوەم پلانم داناوە 2026 چی یەکەم شتی چاک بەڕێوێ. مان وەکو یەکە بەرقمان نییە دە خوشک و برار وایە چکە یەکەوەین دایمە کێشەمان نییە پلانیەوەی منیەوە خۆی کردە بە سەحەبی پلانەکان. نا تەمەنای باشترینەکەم بۆ برا من خوشکم نییە تەمان سێ برامەیە براکانم زۆر هاوڕێ من هیوای ژیانێکی زۆر خۆشیان بۆ خوازم ئینشەڵڵا لە 2026 ئەوە برادر بوو. وەرە ئەو ڕای کرد واسی هەبێ لە خەیناکەوە لە بری نەبووە. ساڵی 2025 چۆن بوو بۆ تۆ؟ زۆر باش پار چۆن بوو؟ پار 5 دقەیە لە ساڵی تازەین پار زۆر خۆش بوو ئەس لەم کۆتایانەیە هەواڵێکی زۆر ناخۆشمان بیست کە کەسێکی زۆر نزیکمان تووشی نەخۆشیەک بۆ هیوای چاکبوونەوەی زووی بۆ خوازی ئەتر ئەمە ناخۆشترین هەواڵی 2025 بوو کە بیستومانە ئینشەڵڵا ئەم ساڵ ئینشەڵڵا هەواڵە خۆشەکە ئەوە بێت کە هیوای چاکبوونەوەی بۆ خوازی ئەمە تاکەشتە کە لەم دەقەیە ئێمە بیری لێگەینەوە بەڕاستی یاخۆی ئینشەڵڵا سەلامەتە بێ و بە سەلامەتی بە هیوای سەرکەوتنی گەورە. ئینشەڵڵا تۆش زەواجەکەی کاک دیلان ئاگام لێیە ئەم ساڵەوە زەواجکەی پلانی بۆ دانێم من مەگەرە مۆقیفەوە خۆ.